سڵاو ئەم کاتتان باش ئەمڕۆ لە شاری هەولێر ئینستیتوتی پێی جۆرێک لە پانێڵ و دیداری ڕێخستووە تابێت بە ڕەوشی دەستە سەربەخۆکان لە هەرێمی کوردستان کە نوێنەری زۆرێک لە دەستەکان تێدا ئامادەبوون و هەندێک لە ئەندامانی پەرلەمان تێدا ئامادەبوونە و گفتوگۆ دەکرێەوە دۆخی باوڵین دەستەکان دەخرێتە ڕوو و هۆکارەکانی باڵین ئەکتیو نەبوونی بەشێک لە دەستەکان و کێشە گرفتەکانی چین هەمووی بە شێوەیەکی گفتوگۆ ڕاوسەرنجی هەندێک لە مامۆستایانی زانکۆ شارەزایانی یاسایی و بابڵین ئیداری تێدا بەشدارن ڕاوسەرنج دەگەڕێتەوە بۆی بزانن هۆکارەکان چین بۆ زانیاری زیاتر لەسەر ئەمە من ئێستا دکتۆر سەرۆر عەبدوڕەحمان وەگەرە دکتۆرم کاتت باش سەرۆکی ئینستیتوتی پێی ئامانجتان لەم بابڵین وای باسی پانێڵەسیە زۆر سپاس ئێمە وەکو ئینستیتوتی پێی کە ماوەی 7 ساڵە پرۆژەی چاودێریکردنی پەرلەمانی کوردستانمان لە ئەستۆیە و تا ئێستا نزیکەی 18 راپۆرتمان بڵاو کردوتەوە ئامانجمان لە ئەنجامدانی ئەم کارش کە کارە لەسەر دەستە سەربەخۆکان هەر یەکێک لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ و دەستەی دەستپاچی و هەروەها کۆمیسیۆنی هەڵبژاردن و دیوانی چاودێری دارایی ئەم چوار دەستەیە سەربەخۆن بە پێی یاسا و تەنها لەژێر چاودێری پەرلەماندان سەر بە حکومەندین چونکو دەستەی چاودێریکردنن ئەمانە بە دوواداچوونن بەداخەوە ئەم دەستانە نەیانتوانیوە ئەرکەکانی خۆیان وەکو پێویست ئەنجام بدەن بەداخەوە ئەم چوار دەستەیە هەر چواریان ماوەی سێیان ماوەی سەرۆکەکەیان بەسەر چووە و چوارەمیشیان کە کۆمیسیۆنە تەنها سەرۆکەکەینا بەڵکو ئەنجومەنی کۆمیسیارانی ئەمانە کە بەسەر چوون پێویست بۆ ئەمە بە دوواداچوون بکرێ ئەمە ئەرچی سەرشانی پەرلەمانی کوردستانە لە کاتێک پەرلەمانی کوردستان یاسادا دەڕێژێ یاسادا دەنێوە خۆی لەبەرەوەی ئێمە کە دەستوریشمان نییە پارێزەری یاساکانە بەڵام بۆ خۆی کاری نایاسایی کردووە و ماوەی ئەو سەرۆکانەی تازە نەکردوتەوە یان سەرۆکێکی تازەی دانەناوە و ئەو دەستانە کە ئەرچیشیان پێدەست پێردرێ لە ئەرکەکانیشیاندا جۆرێک کەم و کوڕی دەبێ و لە یاساکانیان جێبەجێ ناکرێت دەتوانم بڵێم ئەوەندەی پەیوەندیدارە بە دەستێخستنی دەرەچیەوە چکە هەژمونی حزبی لێ ناگەڕێ ئەم دەستانە کاری خۆیان بکەن کەمتر خودی دەستەکان لەبەرەوەی دەسەڵاتیان نییە بۆیە ئێمە ئەمڕۆکە لەم دانیشتنەدا ویستمان هەم بە ڕێزان سەرۆک و نوێنەری دەستەکان داوت بکەین و هەروەها ئەندامانی پەرلەمان لە لیژنە پەیوەندیدارەکان ڕاوێژکارانی پەرلەمان مامۆستایانی زانکۆ چالاکوانانی مەدەنی بۆ ئەوەی دەردەشەیەکی ئەو بابەتە بکەین چۆن دەکرێت ئەم دەستانە کاری خۆیان بکەن چونکو لە وڵاتێکی دامەزراوەیەدا ئەم دەستانە دەتوانن ڕۆڵی گرنگ ببینن لە ڕوبەڕبوونەوەی گەندەڵی لە چاودێریکردنی مافی مرۆڤ لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا ئەو دەستانە بە ئەرچی سەرشانی خۆیان هەڵنەستاون زۆرترین پێشێلکاری مافی مرۆڤ هەیە زۆرترین گەندەڵی هەیە دەستەیە کە تایبەتە بە هەڵبژاردن بەڵام هەڵبژاردنەکانمان سیخناخن لە سەختەکاری ئەمانە هەمووی گرفتن دکتۆر با پرسیاری بکەم پێت وایە هەڵبژاردن یاخ دانەنانەوەی سەرۆکی دەستەکان پەرلەمانی کوردستانە پەرلەمان بۆ خۆی دەتوانم بڵێم یەخسیری بەردەستی حزبەکە کۆمەڵێک شتی بەسەردا دەسەپێنن پەرلەمان بۆ خۆی بەداخەوە نەیتوانیوە پەیڕەوەکەی خۆی جێبەجێ بکات پەرلەمان بۆ خۆی نەیتوانیوە پارێزگاری لە یاساکان بکات پەرلەمان بۆ خۆی پێشێلکاری یاسایی بکات بێگومان لە ڕووی یاساییەوە بەڵێ پەرلەمانە بەڵام پەرلەمان چێتە حکومی پێدەکا ئەمە بابەتێکی ترە زگەڕە وڵاتان ئەوەی گوێتان لێ بوو ئەمە ڕابۆچوونی و ئەو زانیارە نەبوون لەسەر ئەم پانێڵەی کە ئێستا لەلایەن ئینستیتوتی پێی بەڕێ دەچێت کە تایبەتە بە ڕەوشی دەستە سەرۆکەکان لە هەرێمی کوردستان